ئێمە وەکو کۆمەڵێک مامۆسای زانکۆ لەگەڵ مامۆسایانی پەروەردە لەوانەیە ئەوان داواکاریەکەیان جیاواز بێ بەڵام ئێمە پێنجی مانگ وەکو پرۆژەیەکمان پێشکەش ئەنجومەنی یان نووسنگەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرد بۆ چارەسەرکردنی کێشەی موچە یەکێک لە خاڵەکان ئەوە بوو تیای ئاماژەمان بەوەیە بوو کە ئەکرێ پارێزگاکان ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ حکومەتی ناوەند بکەن بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران ئەمڕۆ هاتوین میکانیزمێک پێشنیارەکەین کە چۆن ئەمە بکرێت یەکێک لە هەرە کێشە گەورەکان کە بەغا قسەی لەسەرەکە ئەوەیە گومانی هەیە لە لیستی ژمارە و ناوی فەرمانبەران بۆیە ئێمە لەم ڕەشنووسەیە داوامان کردووە کە لیژنەیەکی هاوبەش لە نێوان حکومەتی ناوەند و پارێزگاکان بە تایبەتی بەڕێوەبەری ئامار پێک بهێنرێ بۆ ئەوەی لەسەر ئاسی پارێزگاکان بە ناوی فەرمانبەران نابچنەوە ئێمە بۆ ئەمە لەلایەنی تەکنیکی ئەو خەڵکانی کە پسپۆرن پرسیارمان کردووە ئەڵێ لەسەر ئاستی پارێزگا ئەگەر بکرێ مانگێکی پێچێ بۆ ئێمە بۆ نمونە داوامان کردووە بۆ ئەوەی حکومەتی ناوەند موچەکە دابین بکە دوای وەربرنیکردن ئەگەر پارەی زیادی دابوو دواتر لە بودجەی هەرێمی کوردستان بیبڕێتەوە